بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابی وەزیری ناوخۆ جەنابی وەزیری تەندروستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر هەموو قایم قامێتەکان بەڕێوەبەرە گشتیەکان دەستگا ئەمنیەکان پۆلیس ئەوانەی ئەمڕۆ لە کۆبوونەوەیکی دوور و درێژ لەگەڵمان ئامادە بوون ئێمە ئەمڕۆ کۆبووینەوە بۆ دۆزینەوەی میکانزمی جێبەجێکردنی ئەو بڕیارانەی دوێنێ لە کۆبوونەوەی وزاری دەرچوو بوون و بڕیارەکانی پێشووتر و هەڵسەنگاندنی ئەو دۆخەی ڤایرۆسی کۆرۆنا و پێویستە چ بڕیارێکی تر دەربچێت ئەمڕۆ گەیشتینە چەند خاڵێکی گرنگ و دەست بەجێ قایم قامێتەکان دام و دەستگاکەمان ڕاستپارد کە ئەم بڕیارانەی لە کۆبوونەوەی ئەمڕۆ دەرچوون جێبەجێ بکرێن گرنگترین ئەو بڕیارانەی ئەمڕۆ دامان ئەمانەی خوارەوە بوون دەمەوێت پێش بخوێنەوەی بڕیارەکان دڵنیاییەک بدەمە دانیشتوانی سنووری پارێزگای هەولێر هیچ پێویست بەوە ناکات پەلە بکەن لە کڕین یان هیچ ئەزمەیەکی کڕین یان کەمبوونی کەلوپەلمان نییە چونکە هەم لە مەرزی حاجی و ئۆمەران ئەو حرەکە بازرگانیە هەبووە وەکو خۆی بەردەوامە تەنها ئێمە تەنزیممان کردووە لە ڕووی تەندروستی ڕێکمان خستووە کە سەلامەتی هاونیشتمانیان پارێزراو بێ تەنانەت لەگەڵ پارێزگاکانی تری عراقیش لە بازگەی شێراوە ئێمە ساحەیەکمان داناوە لەوێ تەبادولی بار دەکرێت بۆیە هەموو ئەو حرەکە بازرگانی لە قەراری وزاریش کە دوێنێ درا لە نێوان هاتوچۆی شارەکان لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ عراقیش ئێمە مەسەلەی بازرگانی ئەم حرەکە بازرگانیە بەردەوامە بێت بۆیە داوا لە هاونیشتیمانیانەکەم لە سنووری پارێزگای هەولێر دڵنیابن لەوەی کە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی بوونی کەلوپەلەوە دۆخەکە وەکو خۆیەتی هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نهاتووە ئەوەی تر کە ئەمڕۆ لەم کۆبوونەوەی قەرارماندا ئێمە بە جددی مەسەلەی کەرەنتینکردن و ئەو ڕێوشوێنانەی کە خەڵکێک ئەگەر بە قاچاق داخل بۆ بێ یان لە مەرزی منزوریە هات بێ یان لە هەر شوێنێکی تر هات بێ یان لە مەتار بێ یان لە حاجی ئۆمەران بێ بە ڕێوشوێنێکی زۆر تند ئێمە کەرەنتین لە ڕووی تەندروستیەوە وەکو نەکتون لە ڕووی دل لە ڕووی تەندروستیەوە بەڕێوەی دەبین و بەردەوامە بین لەسەری و ڕێژەی کەرنتین لە پارێزگای هەولێر لە 1400 نەفەری تێپەڕاندووە و بەشی هەرە زۆری ئەمانە گەڕاونەتەوە ماڵەکانی خۆیان نزیکەی 500 کەس ئێستا لە کەرنتینەکانی سنووری پارێزگای هەولێر ماونەتەوە بەنسبەت سنووری حاجی ئۆمەران ئێمە ڕێوشوێنی تونمان دانا هەم لەوانەی کە دەستنە ئەو دی و هەم لەوانەی دێن بۆ ئەم دیوە و بەڕەچاوکردن و تەطبیقکردنی ئەم ڕێوشوێنە ئەمنیانە تەندروستیانە ئێمە دەتوانین سەلامەتی هاونیشتمانیانمان بپارێزین لەمە دووە ئێمە بڕیارماندا کە هەموو کافتریاکان هەموو چایەخانەکان دابخرێن و هەموو شوێنە جەنجاڵەکان بازارە میلیەکان ئەو بازارانەی کە هەبووە دەسەڵاتمان داوەتە قایم قامێتەکان کە هەڵسەنگاندنی بۆ بکەن هەر شوێنێک جەنجاڵی تێدایە ڕێوشوێن و ئیجراعاتی پێویست دەگرنە بەر و بڕیارماندا هەموو ڕیستۆرانتەکان چێشتخانەکان تەنها بۆیان هەیە بە دیلیڤەری بە سەفەری خواردن بفرۆشن ئەگیرنا وەکو تر هەموو دادەخرێن لە ڕۆژی چاردەی مانگ بەدواوە بۆیە هیوادارین هەموو چێشتخانەکان ڕیستۆرانتەکان هەموویان پابەند بن تەنها بۆیان هەیە بە دیلیڤەری بە سەفەری خواردن بدەنە هاونیشتیمانیان و سەبارەت بە هەموو شوێنەکانی تری سەربڕخانە و مەیدانی ئاژەڵان و فرۆشتنی ئەمانە ڕێوشوێنی تون دانراون دواتر قایم قامێتەکان پەخشی دەکەن و دەبێت هەموو لایەک پابەند بن پێی و لەمە و دووار ڕێگە نادەین هیچ کەسێک لەسەر شوێنە گشتیەکان لەسەر جادە ئەگەر تەنها دەبێت مۆڵەتی تەندروستی ڕسمی هەبێت دەتوانێت گۆشت بفرۆشێ یان مریشک بفرۆشێ ئەگەر نا ئەوانەی تر هەمویان دادەخرێن و پیشەنگاکانی فرۆشتنی ئەوانەی ئۆتۆمبیل و ئەمانە ڕۆژی هەینیان دادەخرێن و دەسەڵاتمان داوەتە قایم قامێتەکان ئەگەر ڕۆژەکانی تریش جەنجاڵی هەبێ ئەوانیش دابخەن بە هەمان شێوە بۆ شوێنەکانی دۆلار فرۆشی بۆ بازارەکانی تری قەڵەباڵغ هەموو ڕێوشوێنی پێویستدانراوە هەڵمەتی ڕەشاندن بەردەوام دەبێ بۆ نەورۆز جەنابی وەزیر باسی کرد کەمپی پەنابەران و سزنەکان و شوێنی بەساڵاتوان و شوێنەکانی تری نەوجەوانان و ئەمانە ڕێوشوێنی تونمان داناوە ڕێوشوێنی تونمان بۆ کەمپەکانی پەرامبەران داناوە لە دخولیە و خروجە لە ئیجراعاتی ئەمنی لە تعقیم لە هەموو ئەوانە بۆ ئەوەی ڕەچاو بکرێت و لەم کۆبوونەوەی ئەمڕۆ ئێمە ئەو بڕیارانەی کە داومانە سەبارەت بە ڕێخستنی بازار بە پاک و خاوێنی بەداخستنی هەندێک شوێن جارێکی تر تەکید دەکەینەوە هەمووی لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانە هەر لەم کۆبوونەوەیش ئێمە داوامان لە
هەردوو جەنابی وەزیری ناوخۆ و تەندروستی کرد کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕەچاوکردنی دۆخی خەڵک کاوانەی شوێنەکانیان داخراوە کرێی خان و چ ئەوەی ئەگەر کرێچی حکوومەت بن چ ئەگەر مالکیان نەبێ کرێچی خەڵک بن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری پێویست لەم بارەوە بدرێ و ڕێژەی کرێ داشکانی بۆ بکرێ لێرەوە جارێکتر ئێمە داوا لە ئەنجومەنی وەزیران لە جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین ئەم بابەتە بە هەندوڵ بگرێت چونکە لە ئەنجامی ئەو بڕیارانەی ئێمە داومانە لە داخستنی هەموو ئەو شوێنانە بە تەئکید خەڵکێکی زۆر زەرمەند دەبێت جارێکتر ئەم داوایە دووپات دەکەینەوە و چەندین وردەکاری تر سەبارەت بە فڕۆکەخانەکان داخیلبوونی خەڵک و کەرەنتینکردن ئەمانە خراوەتە بەردەمی جەنابی وەزیری ناوخۆ بۆ ئەوەی تاوتوێ بکرێ و بڕیاری پێویستی لەبارەوە بدرێت ئێمە جارێکتر لێرەوە وەکو پارێزگای هەولێر دڵنیای هاوڵاتیانی شارەکەمان دەکەین شەو و ڕۆژ دەخەینە سەر یەکتر لە پێناوی پاراستنی تەندروستیان بەڵام ئەو بەتەنها بە ئێمە ناکرێت داوا لە هاوڵاتیانەکەین ئەو ڕێنمایانەی لەلایەن وەزارەتی تەندروستی لەلایەن وەزارەتی ناوخۆ لەلایەن ئەنجومەنی وەزیران دەردەچن تکایە تەطبیقی بکەن تکایە لە ماڵەکانتان بمێننەوە تەنها 2 هەفتەی تر ئێمە دەتوانین سەرکەوتنی خۆمان بەسەر ئەم نەخۆشیە ڕابگەێنین بۆیە داوامان وایە ئەو چەند ڕۆژە کە نەورۆز دێتە پێش منیش وەکو هاوڕێکانم هەردوو جەنابی وەزیر تەئکید دەکەمەوە کە نەورۆز نەکەن و لە ماڵەوە بمێنەوە و بۆ ئەمە بەسەش ئێمە ڕێوشوێنی پێویست دەگرینە بەر ئینشاءڵڵا ئەم نەخۆشیش تێ دەپەڕێنین و هاوڵاتیانمان سەلامەت و سەرکەوتوو دەمێنەوە و زۆر سوپاس ببورن یەک تێبینی هەیە گرنگ بوو باسی بکەین بەڕێزان بێ زەحمەت سەبارەت بە جۆری پشکنینی تاقیگا پێمان باشە هاوڵاتیان دڵنیا بکەینەوە کە پشکنین تاقیگا بە پێی یاسای تەندروستی گشتی ژمارە 89 سال 1970 ئەوە کاری حکوومەتە و یەکە لە بەرنامەکانی خۆپارێزی و بەرنامەکانی دۆزنەوەی حالەتەکان بۆیە قەدەغێ لە کەرتی تایبەت لە هەر نۆڕینگەیەک لە هەر نەخۆشخانەیەکی تایبەت قەدەغێ ئەنجامدا تاکە سەرچاوە تاقیگەکانی تەندروستی گشتی ناوەندیە لە ناو سنتەری شارەکان دوو بە ئەنجامدانی ئەم تێستە بە ڕێگای خێرا کە پێ دێن ڕەپی تێست قەدەغێ لە ڕووی پزیشکیەوە و ئەمە گشتێنراوی بۆ کراوە بۆیە هیوادارین کە کەس خۆی لەو هەڵەیە نەدات و ئەوە تیمەکانی تەندروستیە خۆیان بڕیار دەدەن و لە تاقیەکانی تەندروستی دەکرێت زۆر سپاس. ئێمە ئەو بڕیارەکە ڕوونە کە بڕیار درراوە ئەو هاتوچۆ لە نێوان پارێزگاکان ڕاگیراوە هیوادارین نەگەینە ئەو قۆناغەی کە هاتوچۆ لە نێوان شارەکانی یەک پارێزگا ڕابگەینێت ئێمە ئێستا لە قۆناغی ئەوەینە کە هاتوچۆی نێوان پارێزگاکانی هەرێم لەگەڵ پارێزەکانی عێراق لە ناوخۆی هەرێم ڕابگرین بڕیارەکەی ئێمەش ئەوە نییە کە بڵێن لە نێوان هەولێر و شارەکانی هەولێر بەڵام هیوادارم نەگەینە ئەو قۆناغا ئەگەر هاووڵاتیان هاوکار بن لە پاراستنی تەندروستی خۆیان متەئەکدم ناگەینە ئەو قۆناغا بەڵام ئەگەر خوا نەخواستە ژمارەی توش بووان زیاد ببێت ئەو کاتە ناچارین هەموو قۆناغێک هەموو بڕیارێک بدەین بۆ ئەوەی کە باشترین ئەنجاممان هەبێتن و کەمترین بەرکەوتە هەبێتن.